ئەمڕۆ لە نێو کوردستانی نوێیان کە ئەمڕۆ یادێکی زۆر تایبەتە ساڵیادی 123 ساڵی ڕۆژنامەگەری کوردیە کە ئەم یادە بەرز ئەنرخێنین و پیرۆزبایی خۆمان سەرەتا لە خۆم و لە ئێوەش و سەرجەم ڕۆژنامەنووسانەکەم ئومێد دەکەم ئەم یادە ببێتە تایبەتمەندیەکی زۆر باش بۆ سەرجەم ڕۆژنامەنووسانی کوردستان. بەڵێ ئەمڕۆ کاکسران عەبدوڵڵامان لەگەڵا بەڕێزانوک و ئەندامی سەرکردایەتی یەکێتی کە بەڕێزان لەسەر ئەم یادە قسە ئەکەن بابزانین ئاسی ڕۆژنامەگەری کوردی لە ئێستایا بەرەو کێو گەیشتەوە پەیامی ئەوان وەرەگرین لەسەر ئەم ڕۆژ و میوانێکی تریشم لەگەڵێ بەڵام دوای کاکسرا باڵێن پەیامی ئەوانیش وەرەگرین. کاکسرانگیان بیتە لای من سڵاو لێبێت و بەیانی باش بێت لێ بەش و لە بینەرانی کورسات و لە هەموو ڕۆژنامەنووسانی کوردستان. زۆر سپاس بۆ بەڕێزت کاکسرانگیان. من سەرەتا دروشمێکی تایبەتم نەوت بۆ یادەکە بەڵام دوجار لە کۆتاییە پامی خۆم ئەنێرم بەڵام پێم خۆش بوو بەڕێزت سەرەتا باس لەوەکەین پامی تۆ چیە لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیە. سەرەتا پیرۆزبایی لە هەموو ڕۆژنامەنووسانی کوردستان کەم لە هەموو ئەو ڕۆژنامەنووسانەی لە کارە جیاجەکانی وای ڕۆژنامەنووسی کارەکەن کەسە بوارێکی فراوانترە لەوەی تەنیا ڕۆژنامە بێ ینی بۆتە بوارێکی بەرفراوانی میدیا لە میدیای تەقلیدی وەکو تەلەڤیزیۆن و ڕادیۆ و ڕۆژنامە و هەموو بوارەکانی تر تاوەکو دەگاتە میدیای نوێ کە ئێستا بەهۆی ئەم پەرسەندنە تەکنۆلۆژیە دایان میدیای تازە منبەری تازەی میدیایی پیا بووە کە هەمویان هەموو ڕۆژنامەنووسانی لەو بارەیە کارەکەن لەژێر تایتڵی میدیاوان و لەژێر تایتڵی ڕۆژنامەنووسیا کۆ دەبنەوە پیرۆزبایی لە هەمویان دەکەم. دەستەکانە خۆش بێت ئێمەش دووبارە پیرۆزبایی لە بەڕێستان و سەرجەم کارمەندان ئەکەین کارمەندانی ڕۆژنامەنووسان کە ئومێد دەکەین زیاتر ئەم یادە بەدەست ڕابگرن. با باسێک لەو بکەین کاکسرانگیان چالاکی بەڕێوەچێت ئەمڕۆ لەم ڕۆژە تایبەتەیە؟ وەڵا خۆتزانی بەهۆی ئەم بارودۆخی نەخۆشیە جیهانیەوە کە هەموو توێژەکانی گوتوتەوە یعنی لە هەندێک شوێن بڵێن چالاکی هەیە بەڵام بەو ئاسێ نییە لە ئاسی ناونیشان ڕۆژنامەگەری و یادی 123 ساڵە بێ بەڵام لە هەندێک دامودەستگا و لە ناویشە بێگومان ڕاگەنەکانی نیشتمانی کوردستان بە شێوەی جاجیا ئەم یادا بەرزراگرن هیوادارین کە ساڵانی داهاتوو ئەم پەتا جیهانیە لە کۆڵ ڕۆژنامەنووسان لە کۆڵ جیهان بێگومان لە کۆڵ خوێنەرانی و بینەرانی کاناڵەکانی میدیا ببێتەوە و بتوانین یادی شایستری بکەنەوە. بۆ ئومێدەین کاکسران ئاستی ڕۆژنامەنووسی لە ئێستاە چۆن ئەبینی لە چه ئاستێکایە تا چەند ڕۆژنامەنووسان توانویانە بتوانن زیاتر شوێنی خۆیان بکەنەوە لە دڵی بینەرانە یاخود چۆن بتوانن کارەکانیان هەمیشە بە زیندوێتی بمێنێتەوە. خۆت زانین لەگەڵ فراوانبووری هەر مەیدانێکی کارە هەم پێشکەوتن بە دیەدیەوە هەمیش کێشەکان کوڕی کوڕکچی ئەو هەلومەرجان کە تیاژین مەسەرەن بۆ ئێستا بە ڕۆژنامەنووسی کە تەکنۆلۆژیایەکی فراوان هەیە کە بواری چاپ بواری تەلەڤیزیۆن بوارە جیاجەکان کە پەڕیان سندۆ لەگەڵ خۆشانە کێشەی زیاتر هێنن ینی جاران مەسەرەن کە ڕۆژنامەیەک ینی کێشەکانی بریتی بوون لە چی لە ستافەکەی چۆن ئیش بکەن چۆن پەربەتوانەکانی خۆیان دەن چۆن کە چۆن مەطبوعات چاپێکی باشی بکەن بۆ تەلەڤیزیۆنەکان کێشەکان سنووردار بوون ئێستا لەگەڵ فراوانبوونی مەجالەکانی کارکردن لەگەڵ فراوانبوونی منبەرەکانی تەکنۆلۆژیای ڕۆژنامەنووسی تەکنۆلۆژیای میدیا بێگومان کێشەکان زۆرتر بوون. ئێستا لەم هەلومەرجەیە ئێمە لە ڕاستیە ڕۆژنامەنووسی کوردی خۆشتان دەزانین ینی هەواڵەکانی خۆتان ڕۆژانە هەواڵەکانی منبەرەکانی میدیا لە سوشیال میدیاش ڕۆژانە دیارە کێشە هەیە لە بای ڕۆژنامەنووسی هەندێکی کێشەی کۆمەڵایەتیم لە کێشەی گەشەکردنی سیاسی و فەرهەنگی وڵاتەکەی ئەمن بەڵام بۆی ڕۆژنامەنووسی گرتوتەوە ئێستا مەسەڵەن بۆ قسە لەسەر بای ڕۆژنامەنووسیەکەی ڕۆژنامەی کاغزی لە تەنگژەدایە با بڵێن شێوازە کلاسیکیانی میدیا حتا تەلەڤیزیۆنیش لە دەم تەنگژی زۆر گەورەدایە بەهۆی ئەو لێشای میدیایی کە ساکات و کایەوە کەوای کردو هەموو کەسێک میدیاکار بێت تەمانەمە دیوێکی باشی هەیە کە هەم هاوڵاتێک لە ماڵی خۆی و لە شوێنی خۆی منبەری میدیا هەیە ئەتوانێت بیر و باشبوونەکانی خۆی ڕاز و نیازەکانی خۆی کێشەکانی خۆی تەتەبعاتەکانی خۆی باس بکات بەڵام لە هەمان کاتشە ینی بواری پرۆفشنایی لە بواری میدیا
کەس کردەوە کەم کردوێتەوە لەبەرەوە ئەمساڵ لە ڕاستیە هەر من پێشنیان وە هەر تەنیا یادەکە نەکەینەوە بەنای دڵخۆشی و ئاهەنگگێڕان و ئەوانە بەڵکو بکەنە دەرفەتێک هەندێک لە کێشەکانی میدیای کوردستانی باس بکەین لەوەی کە ڕەواجی بەهۆی ئەم نەخۆشیە دەرکەوت لە ڕاستیە بەوەی بەرتەسببوونەوەی هاتچۆ لە نێوان شارەکان لە نێوان وڵاتان ئێستا ڕۆژنامەی کاغەزی زیاتر تووشی ئەسباب بووە ڕەنگە ئێستا زیاتر ئەنتەرنێت زیاتر پەیوەندی تازەکان بتوانێت ئەو شوێنی ئینە بگرێتەوە هیوادارم و تەسەوەرم وایە ئەو کۆڕ و سیمینارانەی کە ئەم ساڵ ئەکرێ لەسەر بواری میدیا بێتە دەرفەتێک کە میدیاکاران باس لە کێشەکانی ئەمڕۆی میدیای کوردی بکەن پێشی بخەن و هەوڵ بدەن کە ئەوەی کە کێشە و گیرروگرفتن چارەسەری بکەن و ئەوەی کە لە دەرەوەی کای ڕاستەقینەی میدیایە ئەوەی لە دەرەوەی مانا بەها بەنرخەکانی گاندنی پەیام و گاندنی زانێنی هەواڵە هەوڵ بدەن چارەسەری بکەن و سنوورداری بکەن. کاکستران بۆ قسەی بەڕێستا من ئەمە لێرە پرسیارێک دروستکەم تا چەندە ئەتوانین ڕاست ئێستا بەهۆی بارودۆخی ڤایرۆسی کۆرۆناوە ناتوانرێت چالاکیەکان لێرە و لەوێ تایبەت بە یادی ڕۆژنامەگەری کوردی ساز بکرێت کە ئەبینی ساڵانی پێش و چەندین چالاکی جۆراوجۆر بەڕێوە دەچوو بەڵام ئەمڕۆ بۆ ئەوەی با بڵێن ئەم ساڵ نەک ئەمڕۆ ئەم ساڵ بەهۆی ئەو بارودۆخە نەخوازراوە نەتوانراوە زیاتر چالاکیەکان کۆبوونەوەی ڕۆژنامەنووسان و با بڵێن کەسانی دیکە لە نێو یادەکە بەشدار بن تا چەندە ئەتوانرێت ئەم یادانە لە ڕوویەکی ترەوە وا بکەین لە ڕێگەی ئەنجامدانی چەند سیمینار و دیبەیتێکەوە بۆ ڕێنوێنی زیاتری ڕۆژنامەنووسان ئەویش بێگومان بە پابەندی ڕێکارە تەندروستیەکان ئەمە تا چەندە گرنگە کاری لەسەر بکرێت. خۆی ئەم نەخۆشیە و ئەو ڕێکارە تەندروستی گەلتان باس کرد وەکو بوون بە ڕێگەری قەڵەباڵغی بەڵام باڕاکەم بێتە ڕێگریەوەی کە گروپ ژووری گفتوگۆی جاجیا پێک بێنن کە چی لە منبەرەکانی سۆشیال میدیاوە چێ لە شوێنەکانی کە کۆبنەوەی سنووردایی تیاکرێ لەسەر بای ڕۆژنامەنووسی ئەمڕۆ قسە بکرێت لەسەر باری میدیا لە کوردستانە قسە بکرێت یعنی ئێستا ئەو هەموو چانسە باشانەی کە بۆ میدیات پێشەوەکو باسم کرد جیهازی تازە تەکنۆلۆژیای تازە پیا بووە حیفە میدیای کوردی لە هەلومەرجێک بێت کە بڵێن عەقڵی ئێمە و تێگەیشتنی ئێمە و لێکدانەوەی ئێمە لە ئاست ئەو پەرسەدنە تەکنۆلۆژیای نەبێت کە لە دنیادا ڕووی داوە گەلی کوردیش ئێستا لێی بەهرەمەندە جاران مەسەلەن بۆ نمونە لە ڕۆژنامەیە کە بای ڕۆژنامەنووسی قسەمانە کرد مەسەلەن داهیچکەرانی کوردستان دژمنەکانی کورد دەرفەتیان نادا حتا ڕۆژنامەیەکی کوردی بە زمانی کوردی دەربچێ بەڵام ئێستاکە لەبەر ئەوەی ینی تەکنۆلۆژیا بەربڵاوە و کەس ناتوانێت کۆنتڕۆلکە حتا ڕێژەمە دیکتاتۆرەکانش ناتوان کۆنتڕۆلیکەن بایەوە فرسەت بێ بۆ ئازادی خوازان بۆ میدیاکاران بۆ ڕۆژنامەنووسانی کورد کە بیکەنە دەرفەت بۆ باسکردنی کێشەکانی خۆیان بەرەپێدانی ئەو شێواز و توانانی کە هەیە ئێستا لە پشتی منەوە بەشێک لەو بڵاوکراوانە بینی کە یەکێتنی شمێنۆکسان بە درێژایی شۆڕشی نوێ دەری کردووە لە ڕۆژنامەی شەرارە بۆ ڕێبازی نوێ بۆ هەموو بڵاوکراوەکانی شۆڕشی نوێ و هەموو شۆڕشەکانی کورد کە بڵاوکراوە و تەبلیغاتیان هەبووە لەکوێ بەو ئۆفسێتە دواکەوتوانە لەکوێ لە ناو شاخ و داخەکانی کوردستان ئێمە ینی ڕۆژنامەنووسانی کورد تێکوشەرانی بۆی ڕۆژنامەنووسی لە کوردستانە ڕۆژنامەیان دەرەکرد بە قاچاق رادیۆ هەبوو بە قاچاق ینی گەیاندنی ڕۆژنامە و گۆڤارەوە بە شارەکان لەکوێ ئێستاکە کە ئەو منبەرە فراوانە هەیە ئەو پەرسەدن تەکنۆلۆژی هەیە حیفە ئێمە ناتوانین بە هەمان ئەو ڕۆحەتەی جارانەوە کە پەیامێکی ڕۆژنامەنووسی لە پشت بێ کە پەیامێکی نیشتیمانی کە پەیامێکی کۆمەڵایەتی کە پەیامێکی فەرەنگی بەرزی لە پشت بێ بتوانین پەرە بە تواناکانی ڕۆژنامەنووسی بدەین پەرە بە باسکردنی کێشەکانی کۆمەڵگەی کوردەواری کێشەکانی میلەتەکەی ئێمە لە ڕێگای میدیاکانە بکەین ئەمڕۆ ئەم دەرفەتەی بۆ ڕۆژنامەنووسانی کورد ڕەخساوە ئەگەر کاتی خۆی مەسەرەن بۆ مەردان محەبەت خان بڕەخساوەیە بۆ پیرەمێرد بڕەخساوەیە بۆ مامۆستا ئیبراهیم بڕەخساوەیە بۆ مام جەلال بۆ شۆڕشی تێکۆشەرانی بای ڕۆژنامەنووسی شۆڕشی نوێ بۆ ئێزگەکەی یەکێتنی شمێنۆکسان لە شاخە بڕەخساوەیە من پێم وایە ئیبداعەکەی و ئەو داهێنانەی کە لە بوارە جیاجیانە کە زۆرتر بلەوەی کە ئێستاکە لێرە و لەوێ هەیە و دەرفەتە ئێستا ئێمە کە لە کەناڵێکی ئاسمانیەوە قساکەین ئەگەر ئەو دەرفەتە کە لە بەردەم خەڵکەیە کە لە وڵاتانی دنیا هەمووی سەری ئەم دیدارە بکە سەری ئەم بەرنامەیە بکە لەکوێ جاران کەم دەرفەتانە
نەبوو ئەم بە قاچاق یان ئێستا یەکێ لەو کەسانەی کە دەرفەتە لە یادی ڕۆژنامەگەری کورد یادی بکەینەوە خانم هێرۆخان کە بە کامیرایەکی بچووکەوە کامیرایەکی شاخ و شاخ تەسویری نەبەردەکانی پێشمەرگە تەسویری ژیانی کۆمەڵایەتی خەڵکی ئەکرد لێکشۆ و ئێستا کە بەڵێن ئەم پەرسە بەرفراوانەی کە هەمان لە بواری میدیا حیفە بە هەمان ڕوحەتی جاران نەتوانی ئیشی تیا بکەین و من پێم وایە یادی ڕۆژنامەگەری جگە لە حەقی خۆمانە کە دڵمان پێخۆش بێ یادی بکەینەوە ئاهەنگی بۆ بگەین هەڵپەرکی بۆ بکەین بەڵام دەرفەتیشە بۆ ئەوەی کە هۆکارەکانی ئەوە باس بکەین کە بۆچی ئەو هەموو پەرسە تەکنۆلۆژیا هەیە بەڵام تا ئێساکە پاشاگەردانیەک جۆرێک لە دژواریەک جۆرێک لە کەموکۆڕی و نوقسانیەک هەیە لە بای ڕۆژنامەنووسی کە لە بواری میدیایە کە حیفەوا بێ و حیفە میدیاکاران کە خۆیان بە دەسەبژێری کۆمەلگە دەزانن ئەوان بەشێک بن لە کێشەکان لە جیاتی بەشێک بن لە چارەسەر کاکسترانگیان ڕوونکردنەوەیکی زۆر جوانیە بە ئومێدی ئەوەی کە ئێستا بینەرانمان ڕۆژنامەنووسان کە ئێستا بینەری پرۆگرامەکەمانن گوێویستی قسەکانی بەڕێزت بن کاکستران بە دوپامی خۆم لە بەڕێزت بپرسم لەبەر کەمی کات باس لەوە بکەین کە ئەو ڕۆژنامانی کە لە ساڵانی ڕابردووە کە بەڕێزیشت باست کرد کە لە شاخەوە چەندین کەسانی بە ئەزبوون چەندین کادری بەتواناتوانیانە با بڵێن چەندین ڕۆژنامە یەکێک لانە ڕۆژنامەی کوردستان کە بەڕێزیشت باست کرد لەلایەن مقداد مەدحەت بەدرخان کە لە ساڵی 1990 با بڵێن ئەم ڕۆژنامە دەرچووە دوجاری چەندین ڕۆژنامە و پاشکۆ با بڵێن ڕۆژنامەی کوردستانی نوێژێکێکە لەو ڕۆژنامانەی کە ئێستاوەکو ئێستاش چەندین ڕۆژنامە نووسانی خود چەندین کادری بەتوانە لە نێو ئەو ڕۆژنامەیە کار ئەکەن پێ دوایە ئێستا ئەم کادرانی ئێستای خود ئەم ڕۆژنامە نووسانی ئێستا کە وەکو باست کرد بەهۆی زیادبوونی تۆڕ کۆمەڵایەتیەکانەوە ڕەنگە نەتوانن وەکو جاران ئەو ڕۆژنامە نووسە با بڵێن پەیامەکانی بگەێنن پێ دوایە ئێستا لەسەر چ ڕێچکە و بنەمایەک ئەو ڕۆژنامە نووسانە بتوانن شوێنی خۆیان بکەن و پێگەی خۆیان و ڕۆژنامە نووسانی پێشتر بە بینەرانی بگەێنن من داوای لێ دەکەم چەندسانی کە لە بەردەمیانە بەکاری بێن نەکە ڕۆژنامە نووسانی کوردستانی کە سڵاوم بۆیان هەیە سڵاوم بۆ یادەکاری لەوانیش باڵکو هەموو ڕۆژنامە نووسانی کوردستان ئەم دەرفەتە بخۆزنەوە کە کاری باش بکەن ئەو تەکنۆلۆژیایی کە هەیە باش بەکاری بێنن و حتا ڕۆژنامەی کاغەزی کە ئێستا بەردەوامە کوردستانی دەردەچیە هیوادارم نەترسن لەو شێوازە تازەی تەکنۆلۆژیا بەکاربێنن وەکو باخچەیەکی پشتەوە یان پێشەوەی ماڵی ڕۆژنامەنووسی سەیری بکەن هیوادارم کە لە جیاتیەوەی کە تووشی بەریەککەوتن بین لەگەڵ ئەم تەکنۆلۆژیا تازەیە رادیۆکان تەلەڤیزیۆنەکان ڕۆژنامەکان بەعکسەوە ئەو تەکنۆلۆژیایە بەکاربێنن بۆ ئەوەی نامەی پەیامی ڕۆژنامەنووسی باشتر بگەن تا ئێستا دەکەوێت لە کوردستان بە تایبەتی هیچ نەبێت لە تەجربەی کوردستانە هەتا ئێستا میدیای ئەوەی کە تەقلیدیە بەڵێن تەقلیدیمانە کۆن و خراپەمانە ینی شێوازەکانی کە میدیا لە هەیە لە ڕۆژنامە لە تەلەڤیزیۆن لە رادیۆ هەتا ئێستا ئەوانە سەربەرن حتا لە سوشیال میدیاش خەڵکیش کە سوشیال میدیا بەکاردێنێ ئێستش ئەوەندەی ئیسفادە لە گرتەی ڤیدیۆیی تەلەڤیزیۆنەکانە کە ئەوەندەی ئیسفادە لە گرتەی نووسینی ڕۆژنامەکانە کە دەنگی رادیۆکانەکە ئەوەندە بەرهەمی تایبەتی خۆی نییە من پێم وایە ئەمە فرسەتێکە بۆ ڕۆژنامە نووسانی کوردستان ئەم تەکنۆلۆژیا تازەیە وا لێ بکەن بگنە دەست خۆیان و بای لێ بکەن کە خوێنەریش و بینەریش و بیسەریش و خاوەن سوشیال میدیای تایبەتیش و ڕۆژنامەنووسی هاوڵاتیشەوەی کە پێڵن سەحافەی مواتن ئێستا ئەوانیش چاو لەم پرۆفشنالانە بکەن لە وای ڕۆژنامەنووسی بۆی شتێک بتوانین ڕۆژنامەنووسی کوردی لەم وەزع ناخۆشی ئێستای دەرباز بکەین. دەستەکانە خۆش بە کاکسترانگیان زۆر سپاس بۆ وتەکانمان دووبان کردی دووبارە ئەمیادەت لێ پیرۆزەکەم دەستەکانە خۆش بەڵە خۆشەویستان وەکو کاکستران عەبدوڵڵا ئاماژەی بۆ کرد کە لە ئێستایا بەهۆی با بڵێن سوشیال میدیاوە ڕەنگە زۆرێک لە ڕۆژنامەنووسان نتوانن بە پێی پێویست ئەو پەیامی کە هەیەە تایبەت بە ڕۆژنامەنووسی بیگەێنین بەڵام وەکو کاکسترانیش ئاماژی پێکرد بە ئومێدین ئەوانیش بتوانن ئەو ڕۆژنامەنووسانی کە ئێستا با بڵێن کار ئەکەن لە نێوباری ڕۆژنامەگەریە بتوانن پێگە و سەنگی ڕۆژنامەنووسی وەکو خۆی بێڵنەوە وەکو ئەو کادرانی کە ساڵانی پێش و لە ساڵانی ڕابردووە لە شاخەوە تاوەکو ئێستا توانیانە خزمەتێکی بەرچاو بگەێنن با بواری ڕۆژنامەگەری جا من ئێستا میوانێکی ترم لەگەڵا کە بەڕێزیان با بڵێن ئەزمونێکی زۆر باش توانایەکی زۆر باشیان هەیە لە بواری فۆتۆگرافی بەڕێز کاک حەمەمەرم لەگەڵایە سڵاو لێبێت و بەیانی باش بێ کاک حەمەمەرگیان با بینە لای فۆتۆکانیشتەوە سڵاو لێبێت سڵاو لێ و لە سەرجەم بینەرانی کەناڵەکەتان و
پیرۆزبایی یادی ڕۆژنامەگەریش لە سەرجەم ڕۆژنامەنووسان و هاوپیشەکان مەکەم. زۆر سپاس ئێمەش پیرۆزبایی لە بەڕێز دەکەین. کاک ئەمەرە لە سەرتا لەوە دەست پێ بکەین لەم ڕۆژەیە با بڵێن یادی ڕۆژنامەگەری کوردی پامی تۆ چییە بۆ لایانی فۆتۆگرافیەوە قسە بکەین. پێ دوایە لە ئێستاە فۆتۆ یاخود وێنەکان جێگەی هەواڵی گرتوتەوە یاخود ئەتوانین لە کاری ڕۆژنامەگەریە پێگە و سنگێکی دیاری هەبێت لە ناوباری ڕۆژنامەگەریە؟ خۆی ئەمە مەسەلەی بە فۆتۆ وێنە بە دڵنیاییەوە بەشێکی سەرەکی و گرنگێکی ناوباری ڕۆژنامەگەریە. بەڵام بەداخۆ لە هەندێک کاتە کەم تا زۆر جیازی هەیە، ینی وەکو پێویست لە هەندێک کات شوێنە گرنگی پێ نادرێت لە هەندێک شوێن درا گرنگی پێدرێت. بەڵام مانەوە نەمانەیە بەشێکی کاریگەری فۆتۆ بڵێن ڕۆژنامەگەری فۆتۆگرافیە. هیوادارم زیاتر پەرەی پێ بدرێ، هیوادارم گرنگی زیاتری پێ بدرێ بۆی ئێمە ژەکو وڵاتانی دنیا وەکو شوێنانی تر پێشکەوتنی زیاتر لەبارەکە بەکار. ئەو پرسیاری کە ئاراسی کاکستانم کرد ئاراسی بەڕێزی شتەکەم تاشان پێت باشە ئەم یادانە بکەینە دەرفەتێک یاخود بنەمایەک بۆ ڕەساندنی چەندین سیمینار بەتایبێت لە کارەکەی توە کاک حەمامەرە گەربەی لەگەڵم بە تەماشای وێنەکان بکەین بەتایبێت لە کارەکەی توە کە کاری فۆتۆگرافیا تا چەندە گرنگە ئەو کەسانی کە بۆن حەز و ئارەزویان لە بواری فۆتۆگرافیا هەیە سیمینار و دیبێتی باشیان بۆ ڕێک بخەین تاوەکو زیاتر قوڵ بدەون لە بواری فۆتۆگرافی ئەگەر هاتوو لە با بڵێن لە ڕۆژنامەی کاریان کرد کە ئێستا ڕۆژنامەی کوردستانیە لێرە بەردەسە بتوانن ئەو وێنەی کە ئەتوانن لە نێو ڕۆژنامەکەی دێری بخەن بینەرێک کە تەماشای کرد پێگەڵ سنگی وێنەکە بەرز بنرخێنە. بێگومان کاری پێکەوەی و سیمینار و بە گەیشتن و ئەوانەی بڵێن فۆتۆگرافەران و هەموو پیشەوەرێک بەڕاستی هەتاوەکو زیاتر لێک نزیک بێتەوە هەتاوەکو زیاتر دەوراتی بۆ بکرێتەوە و خەڵکانی شارەزاتر بێن لە بارەکە دەرسیان پێ بڵێن بێگومان زیاتر پێشەکە ئەمە بە دڵنیاییەوە بەداخەوە لای ئێمە وەکو پێویست بەڕاستی وەکو زۆربەی بوارەکانی تریش بواری فۆتۆگرافیش بەڕاستی فەقیرە وەکو پێویست گرنگی پێ نادرێ و ساڵانێک لە ڕێی سانتەری بڵێن میترۆگرافیەوە کۆمەڵک فۆتۆگرافەری بەناوبانگ هاتنە ناو سلێمانی و لە ڕێگە ئەوانەوە چەندین دەورات و سیمینار و وەرکشۆپ ئەکراوانێ بەڕاستی سوودێکی باشی ئەگەیان بەڵام بەداخەوە لە دوای شەیدبوونی کامەران نەجمی خاوەنی میترۆگرافی بەداخەوە بۆ شێوەکو پێویست نەما لەرەوە درود بۆ جاری پاشی کامەران بەڕاستی ئێمە ئەو سنتەرەمان هەبوو یا ئەو شوێنەمان هەبوو کە کۆیە کردینەوە وەکو فۆتۆگرافەران بەڵام بەداخۆ لە ئێستادا هیچ سنتەرێک و هیچ شوێنێکی وهامان نییە کە زیاتر کۆمان بکاتەوە هەموو کارەکانی یەکتر ببینین وەکو پێویست و مناقەشات دروست بێت و ببێتەوە کارێک بۆ پەرەدان بە کارەکانی یەکتری بەڕاستی بەداخەوە ئێستا کەمترە و ئەو بارەیە هیوادارم بتوانێت زیاتر پەرەی پێ بدەین و بتوانین شوێنێکمان هەبێ بەڕاستی چەندان جارداوامان کردووە کە شوێنێکمان هەیە بنکەیەکمان هەبێ لێی کۆ ببینەوە بتوانین معاناتەکانمان چارەسەر بکەین یان کێشەکانمان بگەێنین بە یەکتری یان ئەو ئیشانەشی کە کردومانە بەردەوامی لێ پیشان یەکتری بن یەکتری ببینێ بەڕاستی ئاگاداری پێشکەوتنەکانی دنیاش بین بەڕاستی ئەمانە هەمووی دەور و کاریگەریە بێ لەسەر بارەکە کە تۆ زیاتر پێش بکەی کاری باشتر بکەی هەوڵی زیاتر بیت و بزانی ئەمڕۆ دنیا چی ئەگوزارێت تایە بەڕاستی. کاک حەمامەر دوپامی تۆ چییە بۆ ڕۆژنامە نووسانی کوردستان کە ئێستا بینەری پرۆگرامەکەی ئێمەن پێ دوایە ئێستا ئەو وێنانە یاخود ئەو فۆتۆگرافەران یاخود ئەو ڕۆژنامە نووسانی کە لە ڕۆژنامەکانە کار ئەکەن وەکو خۆی پامەکە ئەگەێنن یان بتوانێت هاوشێوەی بەڕێستان بتوانین خولی تایبەت بۆ کەسانێک بکرێتەوە کە ئەزمونێکی وایە نییە لە بوارەکەیە. بەداخەوە کە سەر ڕاگەاندنی کوردیەکە ئەمڕۆ بەڕاستی لە پەیامی خۆی لایداوە بەڕاستی و پەیامە پیرۆزێکە لە بووە هەڵگرێتی بەداخەوە لایداوە یعنی ڕاگەاندنی کوردی لەمڕۆ لە ئاستێکی تا بڵێ خراپدایە بەڕاستی بڕۆ تەماشا بکە مەزاجی خەڵک تێکچووە ئەم هەموو هەواڵە کوشتن و خۆ کوشتن تاکە لە هیچ وڵاتێکی دنیا بەم شێوەی نییە
کەسێک خۆی ئەکوژێ کێشەیەکی کۆمەڵایەتی هەیە کاکە تۆ ناکرێت بڕۆیتە سەر ماڵی کابرا ئەمە چیەتی ئەمە چی کردو کاک ئەمە لە هیچ شوێنێکی دنیا ڕێگە بە من نادرێ تۆ مەساجی کۆمەلگایەک تێگەیت و دوای ئەوەش ئەمە بێتە هاندان ینی ئەمە شێک لەو نمونانی کە ئێستا ئەمڕۆ لە کاتی ئێستامانە زۆر بە زەقی گارە بێ لەوەی چەندەها کاری تری نەشیاو کە ڕاگەاندنەکانی کەم بەڕاستی کاری ڕاگەاندن نیە و لەو پەیامە پیرۆزەی کاری ڕاگەاندن نادراوە هیوادارم ساڵی داهاتوو گەڕانەوە بێ بەسەر پەیامە پیرۆزەکە و بتوانرێت پەیامی ڕاگەاندن و خۆی بگەێنرێت دەسەکانە خۆش بێ کاکە حەمە عومەرگیان ماندوومان کردی دەسەکانە خۆش زۆر سپاس زۆر سپاس بەڵە خۆشەویستان ئەژین سەحر وەکو ئەم دوو میوانەکەم ئاماژان پێکرد کاک سران عەبدوڵڵا و کاک حەمە عومەر ڕوونکردنەوەی زۆر باشیانیان لەسەر ئەم ڕۆژە کە دووبارەی ئەەکەمەوە ساڵیادی 123 ساڵی ڕۆژنامەگەری کوردی بەرز و پیرۆز بێت ئەم ڕۆژە کە ئومید دەکەین ڕۆژنامەنووسان بتوانن لەو بواری کە خۆیان ئەیانێ بە تایبەت بواری ڕۆژنامەگەری کە بواری کتابڵی فراوانە چەندین بواری تایبەتی لێبێتەوە لە ڕۆژنامەگەری ئومید دەکەین وەکو خۆی بمێنێتەوە وەکو کاک حەمە عومەریش ئاماژەی پێکرد کە هەمیشە بتوانرێت وەکو ئەوی ئەو پێگەوسەنگی کە ڕۆژنامە پاراستوێتی لە ڕابردووە بتوانرێت ئێستاش بەو شێوازە بەو ڕێچکەیە بمێنێتەوە ڕۆژنامەنووسان بتوانن لە بواری ڕۆژنامەگەریە زیاتر خزمەتی بەرچاو بکەن دووبارەشی ئەەکەمەوە یەکەم ڕۆژنامەی کوردستان یەکەم ڕۆژنامەی کوردی ڕۆژنامەی کوردستان بە لە ساڵی 1998 لەلایەن مقداد مەدحەت بەدرخانەوە دەرچوە دوجار چەندین پاشکۆ ڕۆژنامەی تر با بڵێن لە چەندین ڕۆژنامەی جیاواز دەرچووە لە کوردستانە